ئەمەوێت بە ورتر لەسەر ڕووداوەکان قسە بکەم ئەو گۆڕانکاریانەی کە ئەگەری هەیە ڕوو بدەن هەڵوێستی وڵاتان و کاریگەری ئەم جەنگە لەسەر داهاتوی ڕۆژهەڵاتی ناوەڕاست بەگشتی لەگەڵ میوانەکەم لە بەریتانیاوە بەڕێز ویلیام مۆریس سکرتێری گشتی دامەزراوەی نێکست سنچری کە لەگەڵما بەڕێز ویلیام سپاس کە لەگەڵ کوردستان 24 با سەرەتا بە شێوەیەکی گشتی وێنە گەورەکە لە جەنابتەوە بزانم خوێندنەوە چییە بۆم دۆخی کە ئێستا هاتۆتە ئاراوە ئیسرائیل بۆ ئەم شەڕی دەست پێ کرد و پێت وایە ئەنجامەکان لە بەرژەوەندی کاملادا دەشکێتەوە ئێمە ئێستا دۆخێکمان هەیە کە دۆخێکی جیۆپۆلیتیکیە گۆڕانکاری بەسەردادێ ئێستا ئێمە سێ ئیمپراتۆریە دەگەر ئاسایی بێ بڵێم هەمانە رووسیا ئەمریکا لەگەڵ چین ئەمانە سێ ئیمپراتۆریەتی گەورن سیاسەتی ڕۆژهەڵاتی ناوەڕاستی ئەمریکا ئەوەیە کە کردەوەکانی خستۆتە لای ئەو وڵاتانەی کە لە بەرژەوەندی ئەو کار دەکەن ئەنجا تورکیا سعودیە ئیسرائیلە ئەم سێ وڵاتن کە لە بەرژەوەندی ئەمریکا لەوێ کار دەکەن ئەمانە با بڵێن وڵاتی ژێر هەژمونی ئەمریکان ئیسرائیلیش بە هەمان شێوە پێشەنگی ئەم وڵاتانەیە بیبی نەتەنیاهۆ کە بنیامین نەتەنیاهۆ سیاسەتی ئەمریکا جێبەجێ دەکا و لە تا 2026 لە هەڵبژاردننی داهاتوو ئیسرائیل هەر لەوێ دەبێ بۆیە دەبێ هەندێک سیاست هەیە جێبەجێ بکە بە دڵنیاییەوە ئێستا دۆخێک هاتووتە ئاراوە کە بۆ جیهان گۆڕانکاری بەخۆیەوە ئەبینێەوە ئەگۆڕێ و بەردەوامە بێ ئەم گۆڕانکاریانە بینیتان کە ئیسرائیل هێرشی کردە سەر ئێران و ئێرانیش وەڵامی داوەتەوە هەتا ئەوەندەی پێی کراوە وەڵامی داوەتەوە ئەمە پێڵێن سزادانی ئەو وڵاتانەی کە دژی سیاسەتی ئیسرائیل و با بڵێن ئەمریکان و هەژمونی خۆی بەسەر عێراقدا سەپاندووە ئەمە ئێران بەبەستم ئەمە پلانی ئێرانە کە لە وڵاتانی دیکە جێبەجێ کردووە باش ئاماژەت بەو گۆڕانکاریانە کرد کە لە دوای ئەم ڕووداوانە ئەگەری هەیە ڕوو بدەن بەهێزترین سناریۆکان بۆ گۆڕانکاریەکان چین پێت وایە چی دەگۆڕێت ئایا نەزمێکی نوێ و پێکهاتەیەکی نوێ ئەم لە ڕۆژهەڵاتی ناوەڕاستدا دەڕێژرێتەوە نەک بۆ وڵاتێکی وەکو عێراق هێشتا ئێران دەستی باڵای هەیە تێدا ئێران بەڕێوەیە بە و وەکو ئەوەی کە وتمان وڵاتانی دیکەش لەژێر هەژمونی ئێراندا تەنها عێراق نییە لە وڵاتانی کەندا و لە یەمەنەوە بۆ لوبنان و بۆ وڵاتانی دیکە بەڵام لاوە ئەس بۆ لەوێ ئێران سیاسەتێکی هەڵەی هەیە لە ناوچەکە کە خۆی کردوتە زلهێزی ناوچەکە بەڵام بە سیاسەتێکی هەڵە و چەوت و تورکیا نیگەرانە لەم سیاسەتانەی سعودیا نیگەرانە لەم سیاسەتەی کە هەژمونیان هەیە وەکوتم لە ژێر سێبەری ئەمریکان لە ناوچەکە باشە ڕۆڵی دوو وڵاتی گرنگ بە تایبەتی چین و رووسیا لەم گۆڕانکاریانەدا چۆن دەبینی بە تایبەتی پەیوەندی وڵاتانی کەندا و ئایا ئەوان لەگەڵ ئەم هاوکێشانەدا چۆن جارێکی دیکە پەیوەندیەکانی خۆیان دادەڕێژنەوە ئەتوانن ڕۆڵی یەکلاکەرەوەیان هەبێت لەم نێوانەدا ئەوان هەوڵەدەن چین بە دڵنیاییەوە وڵاتێکی بەهێزە نەک تەنها لە ئێران بۆ ئەفغانستانیش دەستی هەیە چین زۆر بوریاییەوە هەنگاو دەدێت چین بەهێزە بەڵام بە دڵنیاییەوە لایەنە ئابوووریەکەی ناکاتە قوربانی شەڕ لایەنە ئابوووریەکەی شەڕی ئابووری پێ گرنگترە دەبینن کە ئێستا لە عێراق جێپێی خۆی قایم کردووە بەڵام ئەمە ئەگۆڕێ چین بە دڵنیاییەوە کاریگەریەکانی زیاتر و زیاترە بن لە ڕووی ئابووریەوە و ئێستا ڕاستە هاوپەیمانی ئێران رووسیا و چینن بەڵام ئەبینن لە ڕووی سەربازیەوە نایەنەوێ هاوکاری بکەن لە ڕووی دیبلۆماسیەوە قسەکەن ئەبینن کە ئەمریکا هاوکاری ئیسرائیلەکە بەڵام ئەوان ئێران ناکەن کەواتە پێت وایە چین و رووسیا تەنیا ئەیانەوێت لە ئاستی هاوپەیمانێکی ئەمنی و هەروەها ئابووری لەگەڵ ئێران مامەڵە بکەن ناچنە ناو هاوکێشەی جیۆپۆلیتیکیەوە بە تایبەتی لەم کاتە هەستیارەدا لەگەڵ ئێران
ڕاستە ئەمە ڕاستە ئەمانە وڵاتی زلهێزن بەرژەوەندیان هەیە لە داهاتووی ئەم ناوچەیە بەرژەوەندیان هەیە بۆیە ئەوان کارەکەن بۆی کە ئێران خاڵی بەهێز بۆ بۆیان بەڵام ئێستا ئێران زیاتر و زیاتر لاوازە بێ ئێران لاوازە بێ بەهۆی ئەم ململانەی لەگەڵ ئیسرائیل زۆر بە شێوەیەکی بەرچاو لاواز دەبێ بەڵام عێراق لە عێراقا تا ڕادەیەک هەر هەژمونی ئەمێنێ بەڵام من پێم وان نییە حکوومەت لە ئێران بگۆڕێ بەم هێرشانە کاتێک خەڵک باشە پێت وایە ئەم گرژیانە هێور ببنەوە یا ڕێگەیەک هەبێت لە ڕێگەی دیبلۆماسیەوە ئەم شەڕە کۆتایی پێبێت لە کاتی شەڕی رووسیا و ئۆکرانیادا تورکیا هەوڵیدا نێوەندگیری بکات و کەمێک بارودۆخەکەی هێور کردەوە پێت وایە کێ دەتوانێت لە وڵاتانە کە ڕۆڵی نێوەندگیر بگێڕێت بۆی کە ئەم بارودۆخە ئاسایی بێتەوە تورکیا هێزی سەرەکیە و لەژێر هەژمونی ئەمریکایە ئەردۆغان و دۆناڵد ترامپ یەکتریان خۆشەوێ باوەش بە یەکاکەن ڕۆڵیا تورکیا توانێت ڕۆڵی زۆر باش بگێڕێ ئەکرێ لە ڕۆژانی داهاتووە ئەم ڕۆڵی تورکیا ببینین بەڵام ئەمە کاری لە پێشینە نییە بۆ ترامپ کاری لە پێشینەش نییە بۆ تورکیا بەڵام وا دیارە ئەوەی کە من ئەیبینم بۆ ماوەیەک ئەم دۆخە بەردەوامە بێ واتە بە شێوەیەک لە شێوەکان ئیسرائیل و ئێرانیش بەردەوام دەبێ ئەم هێرشانە بۆ سەر یەکتر بەردەوام دەبن بەڵام من پێم وانە ڕژێمی ئێران بگۆڕێ و کاری لە پێشینەشی نییە ئاشتی بەدی بێنێ و نەیویستووە کە ئیسرائیل با بڵێن ڕێکەوتن لەگەڵ ئیسرائیل بکە ئیسرائیلیش بە هەمان شێوە نەیوتۆ من لەگەڵ ئێران ڕێکە بۆ لەوانەیە تا ڕادێک ئەم باشە باسی دەستپێشخەری و ڕۆڵی وڵاتانمان کرد لەمەوە کێشە سیاسیەکانی پێشوودا بەریتانیا و فەڕەنسا ڕۆڵی سەرەکیان هەبووە توانویانە کاریگەری باشدا بنێن لەسەرەوە هاوکێشانە و گۆڕانکاریەکان ئایا لەم نێوەندەدا لەم بارودۆخەدا ڕۆڵی ئەوان چی دەبێت ئەتوانن چ دەستپێشخەریەک بکەن یا چه ڕۆڵێک بگێڕن نەخێر من پێم وان نییە فەڕەنسا و بریتانیا هیچ هەڵوێستێکی وایان نەبووە ئەکرێ ڕۆڵ بگێڕن لە سیاسەتی ڕۆژهەڵاتی ناوەڕاست بۆ نمونە ئەوەی کە پەیوەستە بە بەریتانیا و فەڕەنسا بە دیاریکراوی ئەوان وڵاتی بەهێزن بەڵام نایانەوێ بۆ نمونە دانان بە دەوڵەتی فەڵەستینە چیان کردووە ینی بە شێوەیەکی ترسنۆکانە و دوودڵانە هەنگاو دەنێن بڕیاری یەکلاکەرەوە نادەن لە ئیعلام قسە دەکەن بەڵام بە شوێکی پرۆنسیپ و استراتیژی بڕیاریان دابێ نەیانتوانی باشە لە زۆربەی و شەڕانەی کە دروست دەبێت لە ناوچەکە کۆمەڵێک کێشە و لێک کەوتەی دەبێت کە جیهان دەگرێتەوە بە تایبەتی ئەبگەربینیمان لە شەڕی رووسیا ئۆکرانیا کێشەی وزە و هەروەها دانەوێڵە دروست بوو ئێستا ئێران هەڕەشەی داخستنی تەنگەی هورمۆز یا گەڕووی هورمۆز دەکات بەڕۆی هەناردەکردنی نەوت و وڵاتانی هەرەداری نەوت پێت وایە لێککەوتەکانی ئەم شەڕە تەنها ئابووری دەبن یا لێککەوتەی گەورەی دیکەی لەسەر جیهان دەبێت بەگشتی دەرەنجامی ئابووری دەبێت بەڵام ئایا ئێران دەتوانێت ئەو کارە بکە ئەمە پرسیارەکە ئایا ئەمریکا تووڕە ناکە ئایا ئیسرائیل تووڕە ناکە ئەگەر ئەمە بگرێت و نرخینەوت بەرز بێتەوە ئەمە من پێم وانە ئەمریکا و ئیسرائیل زۆر نیگەران بن و زۆر با بڵێن زیان بەوان بگەینە زیان بە هەموو جیهانەکەینێت داخستنی گەڕووی هورموز تەنها بۆ دوو وڵات نییە بۆ ئەمریکا و ئیسرائیل نییە بەڵام ئەمریکا و ئیسرائیل ڕۆڵیان هەیە لەوەی کە هەموو دنیا کۆبکەنەوە لەسەر ئێران و ئەوەی کە ترامپ وتوێتی بەرامبەر بە ڕۆژهەڵاتی ناوەڕاست و بڕیاری داوە دەڵێ سیاسەتی من هەندێک جا ترامپ دەکەوێتە ژێر کاریگەری چواردەورەکەی ڕۆڵە بینێ ویتکۆف ئەم جێبەجێکارە خۆ سیاست لای ئەو نییە بۆ نمونە ترامپ بڕیارەدا بەڵام ئەم نوێنەریەتی کە لەوێ قسەیەکە لە دانووسانەکان بەڵام خێزانی ترامپە کە بڕیار دەدەن نەک کەسی دیکە
باشە ئەمە بزانم ڕۆڵی دامەزراوە نێودوڵەتیەکان و کۆمەڵگەی نێودوڵەتی لەم نێوەندەدا چۆن دەبینی ئێران داوای لە ئەنجومەنی یاسایشی نێودوڵەتی کردبوو کە لەسەرم بابەتە بێتە سەر خەت نەتەوەی گرتوەکان نەتوانێت چی بکات بە تایبەتی وەکو بەشێک لە نەتەوەی گرتوەکان ئەنجومەنی یاسایشی نێودوڵەتی ئێستا کارایە بە ڕۆڵی کاریگەری ئەتوانێت هەبێت. ئەوان نایانەوێ کە ڕۆڵیان هەبێت واتە نایانەوێت دۆخەکە هێور بکەنەوە. کۆمەڵگای نێودەوڵەتی ئێستا لە دوورەوە سەیرەکە سەیری ئەو دۆخەیەەکە واتە زۆر نیگەرانیش نین بەڕاستی هەندێک جار قسە دەکەن بەڵام کووا ئەوەی کە بەسەر ئێران دێ زۆر زۆر ئیزعاجیان ناکا بەڕاستی بەڵام ئەوەی غەزە تا ڕادەیەک ئیزعاجی کردن و تووشی کێشەی کردن چونکە خەڵکی سڤیل پێوە بوو و بڵێن ئەوانی ئیزعاج کردبوو چونکە خەڵک و ژن و منداڵ و هەموو جیهان بۆ غەزە بێزار بوو بوو و نیگەران بوو بەڵام ئێستا ئەبینی کۆمەلگای نێودەوڵەتی ئەوەندە نیگەران نییە بۆ ئێران ئەوەندە لەسەر ئێران نەهاتوونەتە جواب ناڵێن وامەکە ناڵێن ئەم شەڕە ڕاگرن چونکە تا ڕادەیەکی زۆر دیکتاتۆریەتێک هەیە لە ئێران ڕژێمێک هەیە کە خەڵکەکەی چەوساندوتەوە و خەڵک لە کۆمەلگای نێودەوڵەتی پشتیوانی لێ ناکات. باشە بەڕێز ویلیام با ئەم پرسیارەشت لێ بکەم لە ڕووی سیاسی و لۆجستیەوە ئایا ئیسرائیل ئەمەی بۆ دەچێتە سەر کە هەر وڵاتێک دژی بۆستێتەوە هێرشی بکاتە سەر بۆ نمونە ئێستا کە لە شەڕدایە لەگەڵ ئێران هەرەشە لە پاکستانیش دەکات ئایا ئەمە سیاسەتی درێژمەودای ئیسرائیل دەبێت بەرامبەر بە نەیارەکانی ئەتوانێت بیکات؟ ئیسرائیل لە قەیرانێکی ئەخلاقیدایە و لە ڕووی سایکۆلۆژیەوە ئەگە باسکەین خەڵکەکەشی تا ڕادەیەک ئیزعاجە چونکە پێیان وایە هەموو دنیا دژمنی ئەوانە ئەمە تا ڕادەیەک من دەتوانم بڵێن دەردێکی نیشتیمانی ئیسرائیلیە ئەمە تەندروست نییە بۆ گەلی ئیسرائیل ئەمە باش نییە بۆ حکوومەتی ئیسرائیل بۆیان باشترە بێ خۆشترە بێ کە بە شێوەیەک سیاست بکەن کە خەڵکی چواردەوریان خۆشیان بوێن نەوەکو بێن بیانەوێ شەڕی هەموو دنیا بکەن ئەمە شتێکی دەرونیە ئەمە من پێڵێم نەخۆشی دەرونی کە تۆ پێت وابێ پاکستان دژتە هەموو خەڵک لە دنیا دژی تۆیە و خۆشیان ناوەی ئەمە باش نابێ ئەم شەڕ لەگەڵ ئێران شەڕ لەگەڵ غەزە شەڕ لەگەڵ ئەوانی دیکە لەوانەیە تا ڕادەیەک خەڵکی ئیزعاج کردووە و جیهانیشی ئیزعاج کرد. باشە زۆر سپاس دەکەم بەڕێز ویلیام مۆریس سکرتێری گشتی دامەزراوەی نێکست سنچری سپاس لە بەریتانیاوە لەگەڵمان بووی.